بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم. وشكان برايان بريزان خوشحال من جارج خواهی گوره درفتی پیداین بین و قسمت جنابتان بۆ چەند قسە و باس و تێبینی و سرنجێک لەناو کۆمەڵگەی موسڵمانانی کوردیدا کە هەر یەکە و بە شێوەیەک لە شێوەکان دوای کوفر و جەهل و خوڕافە و ئەم شتە ناکرێ. سڵاو سەرچاوەکەم یاخوا بەخێر بێت. سڵای خۆی گەورەتان لێبێت. مەجموعەیە جاهل هاتوون خۆیان کردووە بە دەم ڕاست و چاوساغی ئەو میلەتە. بەڵێ براکەم جا سەوت بەرزکردنەوە باش نییە، سەوت کە سەوت الحەمیر لەبەر ئەوە زۆر سەوت بەرز ناکەینەوە و بەر و دراوسێ گوێیان لە دەنگمان بێ و لێمان عاجز بن. دراوسێ لێ ڕازی نەبێ ئەڵڵاش لێ ڕازی نابێ. ئێستا دەنگم باشە براکانم. ئەم دەنگە چیەتی؟ ئێستا دەنگ باشە براکانم، دەنگ باشە؟ دەنگ هەیە؟ ڕێکیش ئەمە چی تێناگەم بێ. سڵاوتان لێبێ براکانم. جا مەجموعەیەک کەس هاتوون قسە ئەکەن، خەڵک بە دوای خۆیانە کێشەکەن. کاکە هیچ شتێک بە عاتفیات ناکرێ. عاتفیات هیچ نییە. کاکە لە کاتی زەروریەت تا بێت دەنگ بەرزکەیتەوە. ئێمە کاتی زەروریەت نییە جارێ. ئەگەر جاهیلێک هاتە بەردەممان ئەو کاتە دەنگی خۆمانی بەسەرا بەرزەکەینەوە. بەڵام ئێستا من قسە بۆم برایانە ئەکەم، قسەی احتیاطی ئەکەین. جا تۆلیەکت بۆ گرتین لە ئەمە تۆلی چییە برا؟ مەبەستت لە چییە؟ بەهەشت بەهەشت خۆ بۆ کەسی هیچ نەزان و جاهیل وەچکە نییە. بەهەشت بۆ کەسێکە کە لەگەڵ دینی خوایە بێ. بەهەشت بۆ کەسێکە کە خوا لێی ڕازی بێ. بەهەشت بۆ کەسێکە کە لەسەر دینی حەق و سادر مستەقیم بێ. هەموو کورد حەزی لە بەهەشتە، بەڵام هیچی دوای ئەعمالەکانی دین ناکەوێ، هیچی دوای بەرنامەی دین ناکەوێ، هیچی دوای قورئان و حەدیث ناکەوێ. کاکە من سەلەفیم، من دەروێشم، من مەلام، من شێخم، من هەرچی من کابرایەکم لە خوا ترسم، ڕوو لە دینم. ئەوەی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەوەی ئەڵڵا و نەبی نەهیان لێکردووە ئەوە ناکەم. چیان وتوێ من ئەوە ئەکەم. ئەتر ئەم قسانە چییە؟ ئەمە شێخە، ئەمە سۆفیە، ئەمە مەلایە، ئەمە سەلەفیە، ئەوە وەهابی. ئەلموهیم هەمووی دینی حەق بێ تەواو. مسلمانێک لە ئەفغانستان بێ، یا لە سوودان بێ، یا لە سۆماڵ بێ، یا لە تورکیا بێ، یا لە عێراق بێ، یا لە سعودیا بێ، ئەلموهیم مسلمان بێ، لە خوا ترس بێ، کابرا برامە مسلمانە. بەڵێ بێ هەموومان لێ تەمەسەکوا بحەبل الله ولا تفەرەقوا. دەستگرن بە حەبلی خوا و دەستگرن بەم دینەوە، بڵاو مەبنەوە. هەر یەکەوە سەسەیەکە کاکەسەی کورد کە چۆن سەری لێشیواوە لە شارێکا ساحی حیزبیتیایە، هیچ کەسەوە بە ئارەزوی خۆی، کەس کاغەزی کەس ناخوێنێتەوە، کەس ڕێز لە کەس ناگرێت. عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. براکانم یاخوا بەخێر بێ. جا چێ پێی خۆشە شتێکی هەبێ، پرسیارێکی شەرعی، شتێک یا باسێک، هەتا بتوانین بە گوێرەی توانە و بۆ عیلمی خوای گەورەی پێی بەخشیوین جوابیان بینەوە، هەتا برادران و کەسانی کەش ئیسفادەیەکمان لێکەن. بەس قسەی پڕوپوچ نا، تکاتان لێکەم قسەی پڕوپوچ یەکسەر دەرەوە. برا من لە ئەوروپا من دینی حەق بڵاوەکەمەوە، لە خوای گەورە بەزیابێ، لە خوای گەورە بەزیابێ، خوا پشت و پەنامان بێ ئینشاء الله بە ئیزنی خوا.
توانیومانە چەندەها کەس بێنینە سەرم دینە. بەڵێ چی برادرە برایەکمان خۆشێر دوچکەن ئەمە چی ئەم ناوە ناوی منافقەکانە لە خۆتی ناوە کاکە فەرموو برا. چۆنی دکتۆر باشی؟ ئەسلامو عەلەیکوم. فەرموو برا. باشی برام باشی براکەم فەرموو. دەری بگرە هیوا کوڕێ من. ئێمەڵا بەرنامەجی تو سەر چییە؟ گوێم لێ نەبوو. پێم وتن پرسیارکەن چ گومانێکتان هەیە چ پرسیارێکتان هەیە فەرموو. ئەی دینی ئەڵڵا بەڵاوە دەکی؟ گیان گۆتم دینی ئەڵڵا بەڵاوە براکەم دەکی؟ تۆزە بە جوانی قسەکە دەتۆزێ وەکو ئینسان قسەکە دە قسە ئەگەی برای جوانم برای بەڕێزم تۆزێ با خەڵک ژۆ لێوێ با خەڵک لێو تێ بگا تۆ ئەمە بە خاوە خاو نکن نکەوە قسەکردن چۆن وابێ ئەی هاوار تۆزێک بە احترام بە مەڵا تۆزێک احترام ڕۆڵە لا حول ولا قوة إلا بالله. تۆ جارێ خۆ ناوە نازان چی دۆچلان ئەمە ناوە لە خۆتی ناوە سەروی گوێلاکی خۆ هەموو تاشیوە ئەمە سەروی سیمای مسلمانە ئەمە تۆ چیت تۆ یەهودی تۆ مەجووسی تۆ چیت من تۆ هاتوویە ئەهم چوار کەلیمەونەوە هەر دڵم کەفی کرد دڵم کەفی کە شتێ بڵێ کاکە شتێ بڵێ تاکو جواب ببەمەوە گۆڕۆ ئێوە مسلمان بەس ئەوخانە مەجالەکەم بدێ بابە مەجالەکەم بدێ لەسەر ئەتوو کوردی لەسەر فێسبووکای خۆت نووسێ ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهی تو نییە خودایی تووە. ئەرە تۆ ئەحمەقی ئەڵڵا ڕەب العالەمینە ئەمە کەی قسەی تۆیکەی ئەو قسەی تۆیکەی ئەڵڵا من احتراف بە ئەڵڵا ناکەم احتراف بە خوا ئەکەم خوای کوردە ئەڵڵای عەرەبە فەرعی ئەو دیوەزانی فەرعی ئەو دیولای مارکێتەکە تۆپەکە کەوتۆتە ئەوێ ڕاکە بڕۆ بهێنەرەوە نەبڕۆدەی ئەحمەق ئەڵێ ئەڵڵا من احترام لە ئەڵڵا ناگرم تۆ سەری ئەمانەکە چۆن دەبەنیانە دەرچووە الله رب العالمين رب العالمين آخر ئێوە کەسێکی قوڵ نەشوەری میزکەر چۆن وە قسەی واکەیت قسە بە الله جل جلاله ڕێ لا حول ولا قوة إلا بالله بدەست ئەم میلەتەوە چۆن سەر دێشەوە سەرگەردان بوون یاخوا بەخێر بن بەخێر بن یاخوا شیڕە شیڕێکی قسەی حەق هەی شیڕە شیڕە ئەحمەق دەبەن قسەی حەق هەی شیڕە شیڕە یارچێکیان و باش وەڵا بەسەر چاو تۆ جەنابە ئەوە خۆ ڕاستی شەکەی قسەکەوە ئەحمەق قسەی ڕاز دەبێت وەکو شیر وابی وەکو شیری ئیمامی عەلی وابی چی بەسەر سنگی دوژمنە ئەی ئەحمەق هەی دەبەن نعم يا شيخنا نعم بول البعير هو مستفيد للصحة وأنا سويت بوست تتكلم عنها میزی حشتبەڵە شفایە پێغەمبەر ڕەسوڵی نازدار یاوێتی بە چەند کەسێ لە نەخۆشی ڕزگاریان بوو دەبەن ینی ئەحمەقێکی وەکو تۆ ئەحمەقی ژانی دەبەنێکی وەکو تۆ هەردوو شێرتووەکە ئەی ئەحمەقی دەبەن سەی ئەمانەکە هەم چوار کەسی پیاوان ناو دوو قسەی باشکە کاکە باسی چیەکەین باسی ئەمە پرسیاری شەرعی چیتان هەیە هاتووەڵێ ئەڵڵا دینی ئەڵڵا من حەقم بە ئەڵانی ئەڵڵاوە پرسیار کراوەی مشکینەیە پرسیاری شەرعی چیەکەن بیکەن پرسیار چیەکەن بیکەن جوابتانینەوە بزانم تۆ چی پێ برا بزانم تۆ چی پێ دیەک دەفە ئەو بۆ وەرناژیری کاک فاتیح ئەوە بیرم کەوتەوە ئەمە فاتیح مەجووسەکەیە وەرە بینێرە وەرە فاتح بۆ وەرناژیری نازانم لێل بە کۆمپیوتەر لە خەتی
ژن بۆ پیا و حەلالە چەند ژن بۆ پیا و حەلالە خوا شەرعی دانا 4 ژن بۆ پیا و حەڵالە 4 بۆ حەڵالە ئێتر ئەمە پرسیارێکە گۆرە ئاوەرە بێم هەڵتەوە شێنم دەوەرە بزانم چی پێوەی وەرناگیری بۆ وەرناگیری نازانم فاتح محمود وا بزانم نازانم وەرناگیری ئەگە تۆ بچۆ دەرەوە وەرەوە وا بزانین ئەمە ئەڵێ چی فاتح محمود بڕۆ دەرەوە وەرەوە وەرناگیری نازانم بۆ لا حول ولا قوة إلا بالله. هلو مامۆستا بەخۆشیت استغفر الله استغفر الله ئێوە ئەمان و کوڕەکانمانەوە خۆسە کچەکەمان لە کوڕەکانمان خراپترن خوا لە ناوی دەمتان باخوا فەوتانکە باشە شەرعی بەلا هەموو شتێک ئەوە شەرعتان هێشتۆ دۆتە پرسیاری شەرعیکەن تۆ مامۆستانی ئەوەی با بە تۆ بڵێ مامۆستا زۆر هەڵەیە مامۆستا بە کەسێک ئەڵەن زانیاری بێت سەوادی بێت تێگەشتن مێشتیشی کار کات ئەمە زانیارێکی توێ هاتووی ئەمە زانیارێکی توێ هاتووی بە پەرداخی ئێمە بەخۆشی ئەوە لێمانداوە کە ئێوە ئەو نەخۆشبەختن ئایسا سعادەت ئێوەتان هەیە کە ئێمە لەگەڵتانە گفتوگوکەین کە هیچ ئێمە بەجێوە لە بەهێشت ڕاوسین لە بەهێشتمانە لێرەوەری دەگرین نەخدان بابا بنوەرە قسەکەی جاهیلانە هەی کافرانە هەی مەلعونانە خوا لە ناوی دەمتان بەرێ مامۆستا پرسیارێک بەهەشتیە ئەمە بە کۆمەڵ ئاوا قساکەن قوڕ بە سەرتان قوڕ بە سەرتان کاکی مەلا من کافرم چۆن ببم مسڵمان ئەحمەقی دەبەنگ بوون بە موسڵمان ئاوا لەسەر خەتی لایف و ئاوا ئەبێ بەم شێوەیە تۆ قسە بکەی مەلا نا مسڵمان نا مسڵدان نا بەجددی ئەحمەقن یۆنی گفتوگۆتان لەگەڵ کاکی مەلا پرسیارێ ئادەی جوابێ ئەدێ بزانم ئێوە کە پیاون باشە ئێوە ئەو گشتە وعدە و عیدەتان هەیە بۆ بەهەشت ئەرێ ئێمە چی بکەین بۆچی بکەی گەورە لەوێ لە قەسرێکا دادەنی ئەو بە مەسوولی هەموو حۆریەکان باشە ئێمەش 72 دانمان پێدرێ 72 دانە پیا و بە دڵی خۆمان نەخێر ئێوە 72 ئێوە هەچ کاتێک ئەچێتە بەهەشتەوە ژن وەکو پیاو نییە بە دەرەجەی ئیمان حۆری بەنێ ژن هەر ژنێک بچێتە بەهەشتەوە هەر هەمووی 72 حۆری ئەدرێتێ ئەمە یەکێکیان دوانیان وڵێ زۆر یعنی ئێمە 72 حۆریمان پێدرێت ئێمە خۆمان حۆرین نا ئەمە غۆڵمانمان دەوێ غۆڵمان حۆریانەش بۆ خزمەتی ئێوەیە ئەو حۆریانەش بۆ خزمەتی ئەگەخوا لە نزیک و چارەی مەلا ئەمە غۆڵمانمان دە 72 غۆڵمانمان دە ئێمە لەسبیان نین کاکی یان ئێمە کافینە مەلعونینە ئەحمەقینە ئەو قسانە چی کن ئێوە لێ ئەگەر خوا هیمەت بەو خوا حەسکە مێردەکانیشتان بەهەشتی بنەچنەوە لای مێردی خۆتان ئەگەر نا ئەو کاتە موسڵمان لەسەر دوانی ئێوە شەڕەکە یا بەر بیلالی حەبەشیەکەوی یا بەر عومەری قوڕی خەتابەکەی یا بەر مجاهیدەکەکەوی باشە بەلالی حەبەشی خۆ ئینسانێکی باش بوو وەرە دەبڕۆ بابە بۆ ئێوە نازانەوەکەی قسەیەکەن قسەیەکەن ئێوە هەر شتی دنیاییتان نەبێت باشە مەلا پرسیارێک ئەزانی چی بکە ئەزانی چی بکە ئەو ژووری ئەو دوو نەختێ پیسە بڕۆ پاشی کەرەوە دەبڕۆ دەیبڕۆ حول ولا قوة إلا بالله توشي شي بوين لقل أمانية والسي يمانك أي هاور ودز أميلته والله ما من حفتة ودوب يومي أستغفر الله لا حول ولا قوة إلا بالله شاكت وش مودس أمانة ئەوە چیە مامۆستا مەلابووی بەگاڵتە چیشێ سەماوەیەکە بینم پێشە ڕابێرن ئەوەی پێم ڕابێریان بەدەم یاجا خوارە خوا لە ناوی دەمی تۆی بردو توی سۆتە سەر لا تۆ خۆ ڕێکەرەوە جارێ تۆ جارە خۆ ڕێکەرەوە ئەو خەڵکان و لەسەر لا تۆ بی ئەمە دەبەنیەکە ئەزانی و خەڵکە بۆچی وایە ئەزانی و خەڵکە بۆچی وایە وای وەکو تۆ ڕێژ سپی و دەم ساغیانە ئەوەی ئەوە حاڵەکەیانە زۆرم پێخۆش بوو کە بەو شێوەیە پیان ڕابواردی چونکە بۆ ئەتەوێت تۆ بە ژنان ڕابێری ژنان پێ ڕانەبێرن ژنان ڕاستی ئەو سەر لێشێەوە سەرگەردانە دامە نەزانە ئەحمەق ئەحمەق باوەڕکەوە ئەحمەقیش نین ئەحمەق بۆ کەسی گەورە بێ گەورەکان ئەوانە حەمووقن بچووکن حەمووق نانا ئەوان حەمووق نین لە ڕاستیە ئێوەن حەمووقن
دەستیان خۆش بێ خۆش بێ بۆکن باباوانێت لێشەوە و سەرگەردانن چواری وەکو تۆ هایانەیە و پمپیانەیە هەتا پمپیانەیە و بلە خۆیان بن ئافرین دەستی خۆش بێ ئەوانە دوایشتی دنیاییەکەون دوایشتی دنیاییەکەوانە تۆزێ کەسی کەم دەریشمان نەکەنە دەرەوە بە بۆنەی تۆ خۆڵی هینی شەسەوە جادەیە خەیوێ بەتانیش یەم بۆ لای تۆ یەم بۆ لای تۆ گەر دەرکرێت وەڵام بێ بۆ لای من مەگەر نیکاحەکەم چی و لێکم لای خۆم ئەوە خۆمەلان نێربازیش دەرچوو خوا گوو لێ بواری کە تۆم کرد بە کۆی لی خۆم بە عەبدی خۆم بۆم هەیە هەموو شتێکی لەگەڵا بکەم کچی لە ئاگاتان لێیە گورم مەلات زۆر شەرواڵ پیسە بەس ئەها سێ بەسێ تەلاقم کەوتە بێ یەک مەلانیە شەرواڵ پیس نەبێ باشە ئەحمەد کورە دەبەڵ کورە هەی ئەحمەق شەرواڵ پیسی چییە ئێمە کەی شەرواڵ پیسمان کردو شەرواڵ پیسی وێت تەماکەی ژن و ماڵ و ناڵی خەڵک کە من بە حوسن و ڕەد لەسەر شەرعی خۆ پێغەمبەر هێنام ئەمە شەرواڵ پیسیە تۆ مەلا با من ئەو ئافرەتانە پرسیارێکی زۆر جوان ئەو ژنانە پرسیارێکی زۆر جوانان لە تۆ وتیان ئەگەر تۆ ڕۆیشتی بە ملیشکا و بۆ بەهەشتە خەیاڵیەکە و 72 تۆ ژێ بگرە 72 نازانم مەلهەیە چییە بەڕاست 72 تێنێ ئەی ئەو ژنە داماوە نەچیانێنی کاکە بۆم ڕوون کردیتەوە بە قوربانی دڵم بە قوربانیشی کورە گورە ئەحمەق بۆم ڕوون کردیتەوە یەکەم جارم نییە قسێ بکەم ئەمە یەکەم جار هەچ کەسێ ئەچێتە بەهەشت بۆ پیا و بەهەشت بە دەرەجەی ئیمانە ئەمانیە بە گوترا بڕۆ نەخێر بە دەرەجەی ئیمانە دەرەجەی ئیمان لە چیایە لە تەقوایەتی لەم دنیا بەڵام بۆ لە تۆ وایە تۆ بە تەقواتری لە نەنکی من ئەو کەم بە قوربانی پێڵاوەکانی نەنکەم بە شەرەف لە بەیانی هەتا ئێوارە تەسبیحێکی پێ بوو هەر خەریکی لا ئیلاهە ئیلڵا بوو لەگەڵ هەموو نێژێک شاد دەنوێژێک یعنی بە تەقوا بێ ئەو لە سەری تۆوە بێ ئەبێ کاتێکە تۆ 72 وەرەگری بێ ئەو ئەحمەق من ڕێزم بۆ ننکە هەیە ئافرەتێکی بە تەقوا بۆ بەنسیبی بەهەشتیکە بەڵام ئەو ئافرەتە بە تەقوایە کە تۆڵی ئێستش حالی لە کوردستانی خۆمانە هەیە محاجەباک محاجبی کردوڵی من بەبێ محاجبە ناسمەدە بەبێ لە چ ناسمەدەوە بەڵام بروی کردووە بە کەوانەی و کورە تاتووی لێ ئەیتاشن و تاتوو یەکەن ئەمە بە حساب محاجبەیە نانکی تۆش قبولی نەکردووە مێردەکەی چوارژن بێنێ قبولی نەکردووە شتی بەعزیە چی بکە یا بۆڵەبۆڵی بەسەر مێردەکەیە کردووە ئەمانە خۆ بەو نییە بازانی تەقوا بەس بۆ ئەوەیە یەکێ لە چیکە یا ڕیشە دانی ئەمە نەخێر ئەبێ ئەو شەرعی من سیانی هێناوە خوا لە قوڕێنێ سیانی هێناوە خوا تۆش لە قوڕنێ خوا بڵێم قسەکەی بە نەسەبیە سیانی هێناوە تۆ چوزانی ئەو شەوی کە باپیر ژنەکەی کەی هێناوە نەکەن چەند هەزار دوعای کردووە چەند جەرگریاوە و چەند مانگ دەمولکی کردووە یەک شەو ژن دلش لە مێردەکەی کە یەک شەو ژن لە مێردەکەی کە لە عەشقی عەزیم و مەلایکەت نەعلەت دەتۆقی سەریەکە هەتاکو بەیانی بە شەرەف مەلا ئەگەر بەخێر بێتەوە بە شەرەف مەلا ئەگەر نەنکم ئەگەر من لە جێگەی نەنکم بوومایە ڕێک هەردوو گونی باپیرەمە بڵی لە بنام بڕی ئەزانی بەخوا ئەزانی چی باپیرەشیت باشی تۆ ناسیوە نەنکشتی باش ناسیوە بۆیە وای لێ کردووە نانکم 24 ساعت خەریکی تەقوا بوو من ئەڵێم چییە وەرە خوا لە قورتان نێ باشە نانکەم چیێنێ لە بەهەشت چیێنێ سەر ڕۆیشتووە لە بەهەشتە نازانم لە بەهەشتە لەوێ چیێن ئەگەر ئەهلی ئیمان بێت و چێتە بەهەشتەوە 72 حۆری ئافرەتی ئێنێ و خزمەتکار بەدەسەم مەلایەوە ئەوە گیرتان بەدەست عەقڵی خۆتانەوە خواردووە عەقڵ ناکەنەوە ئێمە گیرمانبەدەست عەقڵەوە نەخواردووە ئێوەیە سەرتان لە عالەم تێکداوە ئەڵێ ئەو شێتە کێ ئەڵێ ئەو شێتە کێ قسەی لەگەڵاکەی وەرە با بە تۆ مێشکێوی داماوەشی تێکداوە ئافرەت زەعیفەیە داماوە سەر لێ شێواوە ئێستا من پێم وتی نەنکم چەند حۆریە درێتێ چەند حۆری پیاوێت ئەگەر ئەهلی ئیمان بێ و الله متعال بنسیبی بەهەشتیکە 72 هێنێ و ئەچێتەوە لای مێردەکەی خۆی ئەگەر باپیرە وەکوی باسیەکەی باپیریشە بەهەشتی بێ ئەگەر بەهەشتی نییە مردوو مرێ خۆ نەکەم لیزبیان نییە دانیشە 72 حۆری ئافرەتی بیتێ من باسی پیاوەکەم باسی مێردەکەی خوای گەورە ئەزانی چەندێ قووەت و شەهوەتی ئاەتی ئەتوانێت لە ڕۆژێکا لەگەڵ هەر 72 ڕابێرێ ژنوانیە
ژن و قوتەی نییە بەچی هەزانی بەچی ئازانم خوای گەورە وای دروست کردووە ئەرە تۆ لە چی وڵاتێکەژی منەوتام لە شاری ئەوروپا لە شاری لە ئەوروپا ئەڵمانیا نەخێر لە شاری ئەوروپا لە شاری ئەوروپا شاری ئەوروپا چی تۆ لە ئەڵمانیا ژیت سەرۆکەکە و ژنە ئەمرێ نەمێنێ ئەتەوێ خۆ بخەیتە ئاسی ئەو بڵێ ئەو تۆ وا ئەزانی منەوە وەکو تۆ ئەوەنە ئەحمەق و دەبەنگم بچمە شوێنێکەوە شاژنەکەی و سەرۆکەکەی ئافرەت بێ ئەحمەق ئەوە تۆ لەوێت شاژنەکە و سەرۆکەکە بڵێن شاژن حکومەکە من وانیم نەچوومەتە ئەو وڵاتی کە ژن دەسەڵاتی تیا هەبێ چونکە خوای گەورە فەخری پێوە بەڵێ نەخێ ئەڵێ هەج قەومێک ئافرەت سەرۆکایەتی بکە هەرگیز سەرکەوتوو نابێت بەس ئەوم پێ بڵێ لەنکی من چەند باشتێکی باسکەم بۆیە ئەڵێ هەج کەسێ هەج قەومی ئافرەت سەرۆکایەتی کرد سەرکەوتوو نابێ ئەزانی بۆ ئەحمەقی دەبەن باش گوێگرە ئەلەم ماوەی پێشووە کێشەی ئۆکرانیا هەبوو کە هەستا ئەڵمانیا بە حساب وەکو مەسئولی ئەوروپا ڕۆی لەگە پۆتینا کردبوو حسابی یەک تاک پۆتینی بۆ سەرۆکەکەی ئەڵمانیا کرد ئەیزانی لە سەگ ئەترسە سەگێکی هێنا دەینا ئاسان هەر نەیزانی ئیمزای چیەکان و باسی چیەکەن زیێڕەی پێکرد جا بەعزی ئافرەتی کێشەنی وەکو ئێوە ئەحمەق یەک مەشک هەڵە باوەشی حەو کۆڵان ڕاکە ئەو بۆیە پێیان زەعیف بەعمەلی ئەوەنیان سەرکردایەتی و سەرۆکایەتی بکەن ئەحمەقی ئەو ئەڵمانیایە لە بەرەوەی سەرۆکەکەی ژنە ها چۆن وێرانە هەمووی وەکو خی گەورە لەواچێت 10 ساڵێکە وەکو حربی عالەمی دووەم گوێران بێتەوە تۆ زانی بۆ دوعی من نییە ئەحمەق باشە یەکشت تۆ ئەڵەی تۆ بەڕاستی ئەڵەی ئافرەت نازانمەوانە و ئافرەت چیەوەمان با من تۆ لەسەر یەکەم ئافرەت قسە بکەین زانی یەکەم ئافرەت یەکەم ئافرەت کێ دایکە حەوا بەڵێ ئەرێ هەر تۆ بەڕاستی باوەڕ بۆ قەحبەیە بە ئەوە نەیە بە پشتی دەمتا ئەحمەق وە قسەی تۆیکەی بۆ دایکە حەوا گوێ بگرێت تۆ دیارە تۆ زۆر ئەحمەقی ئەزانی و مەلایەوتی چی ئەحمەقی لە ئێوە ئەڕژێ بەسەر ئەو دامە و جاهیلۆچکانی کە لە بەردەستانن بۆتان هی وەنە مامۆستا ڕێسی کرد ئەحمەق نەزان مامۆستا ڕاستی چیکە کامە مامۆستا ئەو مامۆستا بێ وەڵا بە فەڕاشیش ڕای ناگرم کورە بڕ لە خۆ عایدی بوون ئێوە عایدی ئەوەن کەم بەگوێ یەک دقیقە ورە خوان دەقڕێنێ دەدەنگم پێ بەرز ناکەرەوە خەوتور بانەم ئیم شۆ نییە بەلاقە بووکەنە دەرەوە یەک دەڵ من گوێم لە مەلایەک بوو ئەزانی وتی چی وتی سەتای ئەو حەوا بێ ئەخلاقە بوو ئەگەر ئەو سێوەکەی نەخواردە ئادەم نەیەخوا ئەوە شەیتان هەڵی خەڵەتان بووە یاڵە ئافرەت ضعیفەیە ناقص العقلە شەیتان هاو زانی نەچوو بۆ لای ئادەم زانی ئادەم پیاوە هەڵ ناخەڵەتێ حەوای هەڵخەڵەتان و حەواش بە فیتی خۆی ئادەمی هەڵخەڵەتان بۆیە محەممەدی نازار صلی الله عليه وسلم ئەڵێ لە دوای خۆم هیچ فیتنەیەکم بەجێ هێنێشتووە غەیری ئافرەت نەکەن بۆ خەتیتەوە تەعالا باشە خوا لە ناوی دەمتان بەرێ ئەحمەقینە أنا قبول ناكم قصة بجن بلي أحمق شو وش مالي أتوا جني ضعيفة تور ضعيفي إيمانانية بإيمان الله يشيو باسي تشيكي باسي أحمقي تو أكم باسي نزاني وجاهليتي تو أكم إيه من نزان وجاهلم تو عالمي جاهلي بلي صلى الله عليه وسلم محمد ناس دار خوي عليه لدواء هيش فيتنية كم بجيني هشتوا غيري آفرت نبي أزاني آفرت فيتنية أو تأسس سيدانا هاتونا سر شاشكة فرداخل زي بخوشي داوشين دور كاد ميشكم باشترني دو خوارنويا عيب ناكن يا أخوات داوشي عمر النميني كورة دبرو أنا كي دمنا كي تو يخرق ستاني أنا خرق ستاني أنا خرق ستاني أنا هل شيء كذا شيء كي دم خواتاتو نازني وكو بيا وش فرق سفرية دعرس يشوفوش أو كي سكرنا قبول تو برامبر قرآني خوا واستغل قبول منيا برامبر شرعي محمد قرآن قوم كردا قرآن تو بيلا بامن قوم كردا سرتا الريام وسرتا باشا
ئەحمەق باشە بەس بێڵە با قسە بکەم بێڵە با قسە بکەم خوا دەقوڕێنێ باشە بێڵە ئەرێ باشە یەک دقیقە دڵم کەفی کرد بەدەستیەوە دڵم کەفی کرد خۆرەیسە تۆزێکیکە عیب نەبێ خوارەوەش کەفەکە ئەگەر وەڵامم نەیتەوە خوارەوە پێم وتی دەکەیا کەفەکە قسەم پێ مەکە سەر شاشەیە خەڵی گوێی لێگرتووە ئینا جواب پێمەوە ئێجا خۆ مەلا تۆ کەی شەرمە کردو خۆ ناڵی شەرمیتیانە شەرعی ئەڵڵا بە ژۆرە شەرعی ئەڵڵا ئەو کەم بە کۆیلە ئەو کاتە کەفی پێکا یا پێیناکە شەشەمەنی تۆ هینی تۆ نێرەی بێچێرەی عیب نەبێ گوێ بگرێ باش ئەلفاظی ناشرین بەکارمێنە ئەحمەق من پێتەڵم ئەحمەق پێتەڵم دەبنگ بەڵام شتی سیەکسی و خلاعی لەگەڵا بەکار نایێت گەنجی تیا باسی شتی خلاعیەکی زەکەری ڕەفع بێ ئەمە کەی قسەی تۆی گەی خوا لە قوڕێنێ دەبیڵە کاکە دەبیڵە تۆ چیتە باتەم بەرز نەکەم مناڵە کبەر مناڵەکە ناهات نەبووە هات بە ناو تەلەفۆنەکەەوە جامە جەماعەتی لەگەڵا کە توی گریە گر ئەحمەق حەزەکەی هەموو ژیانێک گر بێ بە خاتری تەو تەعالا بە یەک یا تشتی بانزینی پیاگەم ئەوەی کە گڕێتیە بەرێم یا وەکو ژێنوە بە تەشتی ئەو ئەحمەق دەبیڵە کاکە دەبیڵە بیڵ کەڵات ڕێنەکەن دەی خوای تەو تەعالاها ئینسانی جاهل ئەوەی بەسەریە دایمە شتێکم هەم ڕزێ ئێمە لەسەر بنەمایەک بەیەکەوە نین هەتا دانیشین یەک بەرشەق بین هێگەی بووە سەبا پرسیارێ لەکە شەیتان سوژدەی نەبر بۆ خوا سوژدەی نەبر بۆ ئادەم خوا کردێ دەرەوە وایە وایە دەبڵێ وایە ئەحمەق وەکو چاوشی چوەر بۆ جۆشە کەڕ بووە تۆ لە خوای گەورە بەزیابێ ئەحمەق چەند جا بڵێ باشە دوایی بە ئادەم ئەڵێ بە ئادەم و حەواڵێ ئەڵێ بڕۆن لە هەرچی شت هەیە بخۆن بەس نزیکی ئەو دارە مەکەونە باش و دارە عیزە چییە و دارە بۆن بۆ تۆزە نەوتی نەکردە بنی بۆ نەیبڕی ئەوە حکمەتی خوایتە تۆ ئەحمەقی نەوتی بۆچیە خوای گەورە نەوتی بۆچیە بێوێ نابێت و بێوێ ئەبێ ئەوە حسن و ڕزای خۆی لەسەرێتی ئەوە ئیمتیحانە ئەوە مەدرسەیە دەبیڵە باش بیڵە یەک هەر ئەوەنەی بە بەڵەیە بە نەخێنەکەی جواب تێمەوە بزانە کە تۆ هیچ نیت ئێستا بزانە قوفڵتەکەمیان نە بەس بیڵە دەکە نایەڵی کاکە نایەڵی خۆ ئەڵێ ئەمەیە لە مەلای مەلا بەزێ شەیتان لە دەرەوە بوانە بەڵێ ئەحمەق قەرە چەند جارێ بڵێم بۆ نە دووبارێکیتۆ تۆ خوای گەورە شەیتانی کردە دەرەوە بەڵێ کە سوژدەی بۆ حەزرەتی ئادەم نەبرد شتێ دەرەوە ئایا ڕاستە ئەڵێم خوا لە قسەی تۆزی هەواکەرەوە خۆنجا قسە بکەرەوە دەی ئەرێ ڕاستە ئەڵێن خوا لە خشەی بەخوا لێرە قەتعتەکەم بەناوی ئەڵڵا قەتعتەکەم هەموو هاوڕێکان دەڵێن گڕ کەچی تۆ فش یعنی هیچ گورە نەبووت فشوتم قسە مەکە منجەڵی بوخارە فەرقێنی هەر هەوایە ڕاستە ئەڵێن ئەڵڵا لە خشەی مارومێر و ئاگادارە بەڵێ ئەی شەیتان کە ڕۆیشتەوە ناوە خوا ئاگادار بوو خوا علمی پێ بوو بەڵام خۆی قسەی نەکردو گوتی با مەسەلەیە بڕوا ئەو کاتە کارەکەی چی بوو کە قسەی نەکرد کارەکەی چی لەبەرەوەی ئادەم و حەوا تاقیکاتەوە ئیمتیحانی کردن بۆ حشترە نەیەزانی یعنی کەواتە نەتیجەکەی نەزانی نەیەزانی ئادەم و حەوا لە خشتە ئەبرێن بۆیە تاقییانەکات و تاقیکردنەوەیسە من تۆ تاقیەکەمەوە ئەمەوێ بزانم ئەزانی دیان نازان ئەحمەد جوابم مایتەوە ئەرە چەند جارە پێ بڵم تۆ ئەرە لە قسە تێ ناگەویتم بەڵێ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە ئادەمی دروست کرد حەوای ئادەمی دروست کرد هەموو مەلایکەتەکان سوژدەیان بۆ برد و شەیطان نەیبرد ئیبلیس نەیبرد کە ئیبلیس نەیبرد لە جەنەتی ئەعلا دەری کرد ڕامەکە لە پرسیارەکەم مەڕەن ئوخرا ئەگەین بزمانگە خۆدان ئەگەین ڕامەکە لە ڕاناکەم دەی تۆ ئەڵەی با ئاگای لە شەیتان بوو کە گەڕایەوە ناوە بەس ویستی ئادەم و حەوا تاقی کاتەوە بەڵێ وا علمی خۆیەتی بۆ ئەڵا نێزانی کە ئادەم و حەوا لەو دارە خۆن بەگوێی شەیتانەکەن یا بەگوێی ناکەن تا تاقییانەکاتەوە خۆی گەورە حسم و ڕەزای لەسەر بوو چی پێ خۆش بێ ئەوواکە
کەواتە پیلان بۆ دانرا بوو ئەبووە شەیتان دەرکرای و بهاتایەتە ژوورەوە و سێوەکەی دەرخواردی ئادەم و حەوا بە فڕشی بانایەتە دەرەوە کەواتە هەمووی پیلان خوا خۆی هەموو شتێکە زانی ئەسڵان نەزانێت کە دنیا ئاخیرێ بەچی کۆتایی پێ چێ مسلمان و ئەحمق چێ مسلمانە بێ باشە چێ ئەحمەقە بێ وەکو ئێوە ئەحمەقە بێ خوا خۆی زانیە بەس بەڵێ با تاقییان کە مۆقعی چێکە مەجانێکیان بین مێشکە پوتەی تۆیە باش بەڵێ بێڵک سەتان پێنی ئیلای قورئان بێڵک کاکە بێڵک وەڵی هینی ئەڵێم کەواتە خوا خۆی داینابوو کە ئادەم و حەوا لەو بووی بە وێنە کاکە ئەوە هاوڕێکانی جەنابن تەلەفۆنەکەن بەس بۆی دایخینەوە داوەشن کاکە سەوەختی تەلەفۆنە بۆ تەلەفۆنەکەن ئەڵێم بڵێ ئەڵێم کەواتە پیلانی خوا بوو کە دەریان کاتە دەرەوە بەڵێ خوا خۆی نەخشەی بۆ دانەوە خوا خۆی نەخشەی بۆ دانەوە ئەسڵەن ئێتر بۆ ئەڵێن ئادەم و حەوا تاوانیان کردووە تاوانی کردووە ئەگەر ئەوانیش ئەو تاوانیان نەکردای چییە تاوانەکەی پێکرد ئافرەت تاوانەکەی پێکرد حەوا پێی کرد حەوا هانیەوەتی وەرە هەڵی خەڵەتان مێشکە گەڕبم تۆشت وەرناگری یا هەر ڕاگری کاکەی تۆ بۆ ئەوە دەبەنگی بۆ ئەوە ئەحمەقی خوای گەورە خوای گەورە ئێستا حاریان لەم سەرزەویەیە لەم سەرزەویەیە ئەزانێت کە جەناوی دەبەنگ و ئەحمەقی بەس ئەڵێ قەی ناکە ژیانی بەرێ بزانم ئەگەڕێتەوە یا هەست بەخۆیەکە بەڵام ئێوە شعورتان نییە شعورتان داتاشراوە قسە مەکە تا پرسیارەکان مەکەم بەریێرو من خۆم وەڵامی تۆش هەیەمەوە بەست کاو لێ یەکەم من بڕە باشە کورە شتێک لە غەیری قورئان بێت چۆن ناوەڕم دەشەکەم بە شەوشە ئاەتە باسی ئاەتە گواویەکانی قورئانە ئەحمەق کفر مەکە دەبەنگ کورە خۆ ئەحمەقی لە بەسەرینەوە بۆ کفرەکەن خوا لە ناوی دەمتابێ بۆ خاتی پێغەمبەر خوا حیوە حشمەتان بشکێنێ ئەمە ئەرێ تۆ ئێڵی من قسە بکەم یا هەردام خەرەوە کاکە هەردام خەرەوە ئەگەر باسی ئاەتی قورئانەکە سەیریکە ئادەمی دروست کرد وتی بە مەلایکەتەکان وتی بە مەلایکەتەکان وتی ئەچم تۆزە قوڕە هێنمەوە یەکەم بە مرۆڤێ وتیان دانیشە بە پێشتر فەسادیان جنۆکەکان فەسادیان لە زەویە بڵاو کردەوە تازە هەمێک وەرەوتی کەرینە بێت بێدەنگ بن ئەوەی خۆمەی زانم ئێوە نایزان باش هێنای ئادەمی دروست کرد هێنای ئادەمی دروست کرد هات بانگی مەلایکەتەکانی کرد سەیک ئەڵێ بانگی مەلایکەتەکانی کرد سوژدە بۆ ئادەم بن هەمویان سوژدەیان بێت ئیبلیس نەبێت بۆ لەبەرەوەی لە نەتەوەی جن ئەمە لە ئاەتێکیان ئاڵێ لە نەتەوەی جنە لە ئاەتی کەش ئاڵێ لە مەلایکەتە باسی جن و شت ناکرد ئەمەشیان دەلای باشە بە شەرتێکیش ئەڵڵا خۆی پێی وتبوو سوژدە بۆ خۆم نەبێت کورە هینجا ئەم شەیتانە قوربەسەرە بەتەما بوو سوژدە بۆ گەورە و بچووکی ناو بەهەش بەرێت وتی دانیشە کەرەکە چۆر مەلحیزمەکە بوو هیچ کەسێک بستن ها سوژدە بۆ خۆم بەرە وتی باش دوای ئادەمی دروست کرد وتی وەرە سوژدەی بۆ بەرەوەتی سوژەی بکەن ئەمە لە قوڕ دروستکردەوە من وتی بڕۆ دەرەوە گەماوە باش ئەو دەبامینی نەمەکەاتەوە کاکە براکانم هاوڕێکانم کاکە ژیان ئەوەی مسلمانە ڕێزکی بە ڕێزن ئەگەر مسلمانی ئەگەر مولحید و کافری کاتان لێ ئەەکەم کاتان لێکەم نامە مەنێرە بۆستە بابگە بەڕاستی جوابێک بۆ ئەو برادرانە هەر بەڕاستی من باسی ئاەتی قورئانەکەم ئەحمەق دەبۆستە کاکە ژیان ئەوە نامە مەنێرم کاتان لێکەم وە سەوتەکە هەمووی وەستان نامە لەسەر نامەیەت کاتان لێکەم نامە مەنێرم نامە زۆرە نێن کاک جا گوێ بگرێت گوێ بگرێت وتی بە شەیتان وتی چاکەمەوە ساوت نییە ئێستا جۆری ئەمە ئاتەوە ئێستا باشە باش
کایە نامە من وتی لێرە. سوژدە بۆ کۆم بۆ کەسی نەبەی بەڵامی ئەڵێ سوژدە بۆ ئادەم بەرە وتی نایبە بەس لەویا ئەڵێ بڕۆ دەرەوە ئەڵێ بوەستە نێرە کرد شەیتان بەخواڵێ ئەڵێ بوەست تەنها ڕێگەم بە هەتا کۆتایی دنیا بژین بەڵێ ئەڵێ باش تەمانەوە باسی ئاەتەکەم خۆت باشە زان بەڵێ ئەشلێ شەرد بێ لە نەوەی ئادەم کەمێکیان نەبێ نێڵم کەسیان باوەڕ پێ بێنن وایە بەڵێ وایە هەڵێ هەوڵێن بیان باشە شەیتان چۆن زانی نەوەی ئادەم لە خشتا بە شەیتان زیرەکترین مەلایکەتی خوا بوو کەواتە لەخوا زیرەکترە نەخێ لەخوا زیرەکتر نەبوو بەڵام بەگوێ خۆی نەکرد چۆڵەی خەلفەی ئەڵڵایە کێ خاوەنی عەقڵی شەیتان بوو شەیتان بەخوا هێشتا ئادەم خوا لە علمی خۆی یا بە شەیتان ئەو علمی خۆی یاوە ئێستش کە ئینسان هەیە دیار خوا یاوێتی کەواتە ئێستا شەیتان نیوەی خوایە نەخێ نیوەی خوان یەستەغفیر الله کفر مەکە مەجووس ئاخر واکە وانییە ئەڵێم هەردوو چاوەکەم گوێ بگرە شەیتان پێشەوەی بکرێتە دەرەوە بەخوای وتی بمهێڵەوە تا کۆتایی دنیا وتی باشە ئەوە تۆم هێڵایە دوای شەیتان پێی ئەڵێ هێشتا ئادەم و ئەوانە هێشتا هەر نەکراوەتە دەرەوە ئەڵێ شەرد بێ لە نەوەی ئادەم خەڵکێکی کەم نەبێ نێڵم کەس باوەڕ پێ بێنێ ئەدەم تاخاتەم وایان لێ یەکەم هەڵیان خەڵەتێنم ئەڵێ وایان لێ یەکەم هەڵیان خەڵەتێنم ئەوە تا چوار فاسقی و گوتوی هەڵ خەڵەتانەوە کە مێشکی وا بادراوە نایتەوە سەرخەت چی لێکم شەیتان خەڵەتێنێ شەیتان و خەڵەت تۆ هەڵ خەڵەتێنێ نێڵی خەڵەتانوی ئەمە کێشەکەمان من ئەڵێم شەیتان پێشەوەی دەربکرێتە دەرەوە وتی شەرد بێ لە نەوەکەی ئادەم مادەم منێ لەسەر ئادەم کردوێتە دەرەوە لە نەوەی ئادەم خەڵکێکی کەم نەبێن نێڵم کەس باوەڕ بە تۆ بێنێ چۆن ئەیزانی ئادەم و حەوا نەوەیان نەبێ لە بەهەشتان نەوە شەیتانیش کەراماتی هەیە ئەزانێ کە چی ڕوئەدا کەواتە خوایەکە بۆ خۆی ئەستەغفیر الله زۆر ئەحمەقن بابا خوای نەخێرە لە علمی غەیب هەیە و کەرامات هەیە و بەشتی پاشە ڕۆژ ئەزانی چی ڕوویە و چی ڕووی نێەوە تکایە لە پرسیارەکانم ڕامەکە کردووە ئەحمەق ئەوەیە دانیشتم لەگەڵ تۆ یا قساکەم ئەوەیە ڕێم پیاوی قساکەم ئەگەر تۆشی تۆپەکەمی تۆ بەس گوێ خۆ ناڵێم ڕاکەی لە پرسیارەکانم ڕاکەی تۆ ئەڵەی خوا ئاگای لێیە کە شەیتان ئەزانین شەیتان لە سکی مارێکایی هێنێتەوە مارێک بە قاچاقە هێنێتەوە ئەو مارە بزانین بەبەرتیل هەڵی ناخەڵەتێنێ ئەڵێ خەڵکە با بۆ بەهەشت مار خەڵکە با بۆ بەهەشت بە قاچاق ئەحمەق ئەوە خوای گەورە ڕزای لەسەر بووە کەواتە خوای گەورە ڕزا ڕێگەی یۆنان و تورکیانیە خەڵک بە قاچاقە قسە دەبەنگانە چییە باش بەسەری برایەتیمان کاتێکە چووەتە ژوورەوە لەناو ئەم سکی ئەم مارەیە چکە ئەو دەرکرا بوو خوا پێی وتی بڕۆ دەرکرای یەک خوارە باشە کاتێکە ئەگەڕێتەوە خوا ئەڵەن لە خشەی مارومێر و ئاگادارە سێبەسێ تەلاقی پێغەمبەر کەوتبێ یا ئەکتەرەکە خوێڕی بووەکە کە دایڕشتووە یان ئاگای لە شەیتان نەبووە کە گەڕایەوە ناو وا خۆی ڕزای لەسەر بوو زانیویشی دی و علمیشی پێوە قسەی نەکردو کەواتە خوا ڕزای لێبوو شەیتان بگەڕێتەوە ناوە خوا ڕزای لێبوو شەیتان ئادەم هەڵخەڵەتێنێ بە ئادەم سەیری با پێ بڵێ کاتێکە بە ئادەم ئەڵێ مەلایکەتەکان ئەڵێن ئەمە چییە ئەڵێ ئەوە شتێکە زۆر زانایە زۆر زیرەکە ئەوە لە زیرەکە باشە ئەڵێ ئادەی بۆ نمونە بە مەلایکەتەکان بانگەکە ئەڵێ ئادەی ناوی چوار ئاژەڵ چوار میوە شتێکم پێ بڵێن قوربانگیانەوەی کە خۆت فێری نەکردبێتین ئێمە کە نازان باش بڵێ ئادەی خۆت ئەڵێ ئادەمادەی نێرە کەروەرە وەرە ناوی حیوانات و میوە و هەنار و ترێ و شتیان پێ بڵ بەڵێ حتا سپۆڕ و فۆسفات و ئاسن و هەموو شتەکان نەزانێت چونکە هەموو لە جسمی خۆیەتی
باشە دەست خۆش کەواتە ئادەم لە مەلایکەتەکان عاقڵترە وایە بەڵێ ئادەم لە مەلایکەتەکان عاقڵتر بوو لە شتی دنیاییە لە شتی دنیاییە بەڵێ ئەو پرسیارێکە بۆ نمونەوەتی ئەوە چییە جیازێکی بشانە مەلایکەتەکان نازانیت ئەوە سەتەلایتە ئەو تەلەفۆنە ئادەم هەمووی زانی ئەوان نەیانزانی ئەوان نەیانزانی بەس ئادەم زانی ئادەم کێ فێری کردبوو ئادەم کێ فێری کردبوو ئادەم ئەڵڵا عیلمی خۆی یابوو پێی باش وتمان مەلایکەتەکانیش ئەڵێ بە ئەڵڵا ئەڵێن ئێمە شتێک نازانین کە تۆ خۆت فێری نەکردبێتی وایە بەڵێ وایە بەس خۆزگەم من یەکشتە پێڵم جوابی ئەمە جوابی پرسیار نیە بەس خۆزگەم لەگەڵ هەچ منافقێکی بێ ئیمانی بێدینی وەکو تۆ قسەم کرد کەفی کردە تۆ جواب قسەکە خێراسە بکە ئەرە ئەوە چی بوو بە داخرایەوە خوایە بە ناوی دەمیە بۆ داخرایتەوە وەرە قسەکانێ تەواوکە وەرە ئەمانە ئەحمەقن ئەی هەوا ئەرەوە چی بوو نازانم وەڵا خوای گەورەی بە ناوی دەم خوای بە حەقی لا ئیلاهە ئیلا الله دەستم بۆ نەبردووە خۆی کوژایەوە خوای گەورە زانی چ ماڵەژی وتی دایخرەوە بەسەریە خۆی دایخرایەوە وە عیلمی ئەڵڵایەوە ئەڵێم لەگەڵ تۆ قسەم کردایە یەک تۆز بە جوانی بە پیاوانە بە نێرانە قسەیان کردی ئەمی دەم خاوەکەت من قبول ناکەم ئەمە ئەشی ئاواری ئەحمەق دەتۆزێ جوان قسەکە دەتۆزێ دەمووی لەفزە هەبێ دەتۆزێ دەم بجوڵێنە خاوە خەریکە خەوم لێگە بەدیاتەوە بۆ تایپ جوابی چی پرسیارێکی یاومەتەوە هەتا تا من تۆ هەر بە هەر وەختی ئادەم و حەوا کردووە لە قورئانە هاتووە تۆ شەرەوە باس کردو سیایە و پێوە نەکردووە دەی بزانم هەمووی دەنگەیاتەوە نازانم لە لای من هەموو شتەکان دەنگەیاتەوە چییە دەنگی تۆش لای من مەزبوط نییە یعنی بەس نازانم بڵێم چی بۆ خوا غەزەبی لێگرتووی بۆیە جۆ لێمە تۆ دەنگی هەردوو لا سافە ئەگەر دەنگی هەردوو لا سافە ڕقەمیەکی چاوێکی هەمووی دەنگەیاتەوە لە لای من قسەی 5 دقیقە پێشێتم پێڵێتەوە دایە خەمەوە بڕۆ تۆپەکە بێنێرەوە و وەرەوە بەشکم چاک بێ باشە یاڵە دەی بڕۆ تۆپەکە بێنێرەوە ڕاکە دەی گوڵای جووە قۆربان بڕۆ بەس بۆ باشن تۆپ بێنەوە ئەحمەقینە خۆ هیچی دوو عیلم و سەنعەتی پێ نییە هەر هەمووی دەم خاوەکات و پیاو دەخەیکە دڵێ تەقێ لەگە هەرچێک قسەنگ من قبول ناکەم تۆ چیت خۆری ئەوەنە جوێنی شێنی بێ مەشەڵەن دەم پیس ئێمە جوێنی چیمان بەکەمتان ناوە بەس ئێمە خوا بووگرێ خوا لە ناوە بە ئەمە دوعایە ئەمە جوێن نییە کاک دوعا و جوێن یەک جیاکەنەوە هەی ئەحمەقینە هەی دەبەنینە بە سەماعە قسە بکە ئەمە چی وەڵێ نەدەس دەنگی من باشە سەگەر هاوڕێیان پێم بڵێن بەس ئەگەر دەنگ باشە شتێ بنووسن کاکە دەشتێ بنووسن ئەرەم کابراایمە چیتە ئەرە بەڕاز مەلای ئەرە بەڕاز مەلای حول ولا قوة إلا بالله شاید توش من دەست مناڵەوەتکەی ئەم زەمانەوە ئەمە نەما مۆستاتان من بۆیە ژەوە حاڵدان وایە ئەرە من بێ ئەدەبانە قساکەم هەی بێ ئەدەبینە تۆ بەم نەڵی بێ ئەدەم قساکەی لەگەڵ مامۆساکەتە ئەو ئەدەبە هەزار جوێن و کفرتان کردووە خوا قاشەدان باکنگدانەوە بنووسێ دێ باشە هەتا ماون بە شەلە شەل بڕۆن کۆ نەهاتەوە ئەمە خۆی کردو بە موفتی ئەحمەقەکان موفتی ئەحمەقەکانە ڕێک کاکە گیان کاکە بڕوا چاوەڕێکە دوای کاک فاتیح تۆش وەرەگرم ئەمێوە چیتان پێ هەموو ئەم ئەحمەقانە لە من کۆبوونەتەوە خوا بە قوربانی بەشێ بم خۆ چوار موسڵمان نەهەو
با فاتح جاهل قسەکانی تەواو کاکاتت تۆش وەرەگرم داخل ئەحمەقەم بۆی لێ هەڵ خوا هەوری غەزەبی کرد خوا غەزەبی لێ کرد بۆیە وای لێ هەڵ فاتح شتێ بنووسە فاتح شتێ بنووسە ئەگەر لێرەی فاتح شتێ بنووسە با یا ئینڤایت یە بنێرە بابا بڕۆ خوشکی چی ئەو کافر و مەلعون بهاتون دانیشتون بە پەرداخی شەرابە و قسەی هیچ و پوچ ئێمە 72 پیاومانێ عیب نییە و قسەیەکەی تۆ داناوەشەی تۆ من چۆن لە ڕوون بێ لەگەڵ ئێوەیە قسە بکەم وتم لەوا چێ پرسیارە شەرعی شتێکی باشی هەبێ پرسیارە لێکردن وەکو پیا و جواب بمایت وەکو ئیسلام وەکو موسڵمان چی فەرز کردووە لەسەر دیاریەکە و چییە شوێنەکە چییە ئەمەیە ئەچیتە ئەو دنیا خوشکی بەڕێزم برای موسڵمان کە تۆ برای موسڵمان ڕۆی ئەگەر خێزانەکەشی هاو ئەبێت لای هاوسەری خۆی و 72 حۆریشی لەگەڵای ئەوە بێ چوارەوێ بە شاژنی حۆریەکان لە قەسرێکە لەسەری قەسرەکەەوە بە شاژنی حۆریەکان ئەبیبەوە ئەو هەموو خزمەتکارە لەبەردەستایە ئەو کەن بەوە ئەگەر مێردەکەشی بەهەشتی نەبوو ئەو مسلمانان ئەڵم باوەڕکە شەڕەکەن لەسەری شەڕێک ئەچ چۆن شەڕێ چونکە ئافرەتی دنیایی لەو دنیا جوانەکەی لە عەقڵا نامێنێ مسلمان ئەیکەن بە شەڕێ ئەو سەری دیار نەبێ هەتا یەک ئافرەتی دنیایی بەرکەوێ بۆ هەم خۆی جوانە هەم 72 حۆریشی لەگەڵایە ئەچوو ئەرەوەڵە وخوای گەورە متعالەوەی لەسەر داناون ئەتە تۆ لەوە زیاتر چی دەوێ ئەرە فاتی هەر نەهاتەوە فات ئەمە هات بزانین ئەمە ئێستا ئەیەرم بۆی ئەی وەرە سەر دەستەی جاهیلەکان ئەوە فاتی هاتەوە سەر بزانم و بۆم ناردوێتەوە وەریگرێ خوا تۆپەکە زۆر دوور ڕۆشتەوە بۆیە نەهاتەوە تۆپەکە قایم هەڵا خەتای میشی تیا بوو خەتا چێ تۆپەکانی دوێت و پێچێ هیلاکە بە فەقیرە سی هەموو کافر و ملحیدانەکە هەموو جوێن ئەیە دا ئەوە شوێن بە ئێمە شەڕەمەند مسلمانان جوێنەیە دەی فاتح بۆم نردوویتە تۆ کاکە بۆ وەری ناگری خوا پەنجەشی گۆچ کردی شکور لە خوا بە زیابێ ئەرە فاتح کاکە دڵمان تاقی دڵمان کەفی کرد مۆبایل و خەتەکەش وەکو قسەکانی خۆ خاوە خاوە ئەمن شەیتان ئاوار ئێ باشە وا کردی ئێمە وەگرێ بینێرە ئەوە 2 جار بۆم ناردی نەک جارێ سێ جار بۆم ناردی ئەزاین چی ئەوە خەتای منیشی تیا بوو تۆپەکەم قایم هەڵا تاکو چوو هێنات هاتیتەوە ئەوە پێشوو نا تۆ مەلایەکی فاشلی کاتێک کە خۆشم لێرە نیم خەریکی زەم و زەمکاری منی زەم و زەمکاری چی من بە عالیمەشگەڵێت تۆ جاهیلی تۆ نەزانی تۆ سەردەسەی جاهیلەکانی خۆ کردەوە سەردەسەی جاهیلەکان خوا خەوت و ڕەودەکە خوا ئەو قاچەدان بەقنتانەوە ئێوە هەمووتان دەبەنگن هەر کەسێک چووە سەر ئەو کورسیە چونکە یەکەم کەس کە لەسەر ئەو کورسیە بوو دەبەنگ بوو جا ئێوەش کە جێگری ئەون بەڕاستی ئێوەش دەبەنگنەوە ئەحمەقی من ئەحمەقی دەبەنگ ئەوە بزانە کە چەند ئەحمەق و دەبەنگ ێستا جەنابە ئەو لەسەر کورسیە خوا ئەو لێ بسەرێتەوە شۆش پێموتی ئارێرەوە بوو بکەی من لەسەر شتێکی کە دانیشتم سەر کورسی نییە من ئەسان 2 تاشە بەردم داناوە لەسەر بەرد دانیشتم تۆ هەرچی مەلا هەیە بە عەلی قەرەداغیشەوە بە قوربانی قنگم بن باشە خۆسە لە بەردەستمانی خوا ئەو قنگە لێ بسێنێتەوە وەکو ئەو دوعای کەدیم کردی خوای گەورە ئەو قنگە لێ بسێنێتەوە هەموو ئەو وڵاتی خۆ بجێڕی دەستی نەکەوێ بوو بن بە وڵاتانی کە چیسە گوو بۆ دانین لێرەوە تێکەی باشە قسەکانت تاواکە قسەکانت تاواکە ئەوە فەلسەفە لێمەیە باشە تۆ بە منەوت من پێم وتی خوا لە خشەی مار و مێر و ئاگادارە وتم شەیتان چووەتە ناوە وتی ئاگای لێ وتم ئادەم و حەوای هەڵ خلیسکان وتی و هینی خۆیەتی
باشە مەلا بەڵێ وایەک بەو خەیەتیە تۆ ئەزانی ئیبلیس ئیبلیس ئەزانی چێە ئیبلیس شەیطان باش تۆ ئەزانی ئیبلیس چۆن چووە سەرەوە چۆن چووە بەشەی بەمارەکەی تاعەت ئیبلیس ئەوەنەی تاعەت بۆ خوا کرده بوو لەم سەرزەویە تەنانەت مەحەممەدەکە ئەڵێ بستێک زەوی نەماوە خواتیانەکە و کڕنوشی بۆ خواتیانە بە بۆیە خوا بردێ سەرەوە لە خۆشەویستیا بردێ سەرەوە بەڵێ بە هەزارەها ساڵ لەم سەرزەویە ئیبلیس عیبادەت و خواپەرستی کردبوو لە کاتێکا خوای نەبینی بوو بۆ یەک لەحزەش بێگوێی خوای نەکرد باشە بردێ سەرەوە بردێ سەرەوە ئیتر ئیبلیسیش جا هەرە هات و هەر ئاوا سنگی نەگەوەتی کارەکار کاگەوتی بە سوژدەوە خۆمبەرە وەکو جەنابێ بەڵێ ئەیکا بە مامۆستا گوێ بگرێ ئیبلیس لەوێ بێ بە مامۆستای چیە بێ بە مامۆستای مەلایکە دەست بە مەلایکە وەکو جەنابە کەرەکەری کرد ئەوە بوو بە مامۆستای ئەم جاهیلۆچکانی ئێستا کلێریان لەسەر ئەوەی تەنها کڕنوشێکی بۆ ئادەم نەبرد بەڵێ هەرچی کرده بوو ڕێک وەکو تڕی بنی گۆم ڕۆی تەنها لەبەرچی بۆ بێ ئەخلاقترین کەسیش بۆ بێ ئەخلاقترین کەس گوێ بگرێت تەنها سوژدەی بۆ بێ ئەخلاقترین کەس نەبرد چونکە باشە دەی خۆ ئادەم هەتایسە هیچی بۆ خوا نەکردووە ئیبلیس بێگوێیی خوای کردی بە شەیتان خۆ ئادەم و حەواش بە هەمان شێوە بێگوێیی خوایان کرد وایە ئادەم و حەواش بێگوێیی خۆیان کرد فڕیانە سەر زەوی لەوێ دەریکردن لە بەرزەریکردن لە جەنەت العەلا دەریکردن بەڵام نەیکردن بە جەهەنمی جا خۆ شەیتانیشی نەکردێتە جەهەنمەوە هەردووکیان لە بەهەشت دەکرد ئەتۆ ئەحمەقیەتی کوا شەیتان چۆتە جەهەنمەوە شەیتان چۆتە جەهەنمەوە شەیتان ناگەڕێت تۆ پێ وایە ئادەم و حەواش ئەچنە جەهەنمەوە نەخێر ئەوانە گەڕێنەوە بەهەشت بۆچی بەچی ئازانیە گەڕێنەوە بۆ بەهەشت تەقوادار بوون لەسەر زەوی تەخواداری چی گەوانە نەیتوانی مناڵەکانی خۆی تەمێکە کوڕەکەی کوشتووە جا کوڕەکەی بێخلاق یەکە ئەزانی چۆن نەگوێ بگرێ ئەڵێ دا لەسەر بنجی خۆی ڕێتەوە ئەگەر باوک بێ ئەخلاق نەبێ کوڕەکەی بێ ئەخلاق دەرناچێت قسانە چێوی هەی مەجووس هەی هیچ نەزان آخر کابرایە دەکوڕێ هەی دەماخسس کابرایە دەکوڕێ هەیە ئەبێ هەردەکەی کۆپی پێستی خۆی ئیلا لە خۆی چێ کابرا دەکوڕێ هەیە یەکیان مامۆستا یەکیان بی ئەخلاقە یەکیان دزەیەکیان پیاوچاکە یەکیان جوندیە ئەمەکەی قسەیەکەی تۆ دەتۆ گوێ بگرێ بۆسە با من بۆ ڕوو بکەم ئەحمەق دوو ڕیوایەت هەیە لەسەر بە شەردانی قابیل و هابیل لە هەردووکیانە ئەزانی تاوانبار و بێ ئەخلاقی سەرەکی چێیە تۆزێ بە ئەدەوە قسەکە هەی ئەحمەق ئەخر جاهل باش لە جێگایەک تاقییانەکاتەوە ئەڵێ یەکێکیان بە حساب باشە دوو کچیاوە پیان گوێ بگرێ دوو کچیاوە پیان ئەمرێ نەمێنێت لە یەک ڕنگ بەدایە پیان بۆ یەکێکیان جوانەیەکیان ناشیری بۆ خوشکەکەی هابیل ناشیرین لە جێگایەک ئەڵێ لەسەر ئەحمەق ئەزانی بۆچی با پێ وڵم بۆچی ئەحمەق ئەگەر هەموو یەک ڕنگ وایە ئێستا من ئەوە جوان و نورانیە ئەبوو تۆ ژۆک و مەونی شامپازی نەبووی ئەوە لەبەر ئەوە هەموو یەک ڕنگ نەبوو یانیسە من باشە باوادانین تۆ نورانی تۆ جوانی تۆ کۆلا گووی ساگی لۆ خواتۆ خۆدیوە تو خواتۆ خۆ یەکتە چۆ بەر ئاوێنە یەکتە چۆ ئاسەیەکی خۆگە ئەوە مەلایکی باش تێکتان بۆ بژێڕەوە چەند باسی موسڵمانیشە باس لە داخی تۆ ئەوە مەلایکی برادەرم زۆر ناشرین بوو جا تقریبا لە تۆ چوو دایمە لەبەر ئاوێنەیە دا ئەنیشت ئەیە الحەمد السەنە بەخوا ڕاستەکە خەلقنا فی ئەحسن التەقویم ڕۆژێ برا گەورەکەی هاو ماڵی لە دەرگای کوڕە گەورەکەی بینیت یارە باوکە چیەکە وتی هەڵا دانیشتو ئەستەغفیرڵڵا خوا بەدرووە خاتەوە چونکە دایماڵە جوانم جا تۆ ژوا خواری هاتو تۆ خۆی زۆر لێدا جوان دەچوو ئەحمەق
من ڕێک لە حەزەتی یوسفە گوڵڕەنگ ئەچم. ئەحمەق باسی ئەو زاتە مەکە، باسی ئەو زاتە مەکە. تۆ گوێ بگرە وازە نورانیوانە بێنە، من خۆم هەر نورانی حەزەتی یوسف ڕاک نییە، حەزەتی یوسف جا گوڵڕەنگێکی ناشیرین ڕێک لە من. تۆ زێ لەو نورەی تو ئاوا دەژێرکن تۆ بێتەوە ژێر دەسن لێباری دا قسەکە دێ قسەکانەکە تاوە دێ ئەوە وەسفی خۆمێ. باش نا ئەسفی ئەوە نییە. قابیل و هابیل ئەڵێ ویستیان ژن بە ژن بکەن، خوشکەکەی هابیل ناشیرین بوو، قابیل وتی منەوە حیزەم ناوێت، وتی من ئەو قەحبەیەم ناوێت زۆر ناشیرین. ئەیکەن بە شەڕی و قابیلە کوژێ و دەستی خوشکەکەی خۆیەگرێەوەی بە لە جێگایەکی کاڵێ خوا داوای حەسەناتی دەکرد. داڵێ هین بووە چی ئەڵێ هابیل ئاژەڵداری کردووە، قابیلیش خەریکی گەنم و جۆ و زەڕات و ئەم گوڵە بە ڕۆژە شتی وها بوو. بەڵێ وایە خوا داوای حەسەن باشە خوا حەسەناتی بۆ چییە؟ ئەی ئەحمەق ئەوەنی ئەو حەسەناتانی ئەوان ماوەتەوە، ئەو حەسەناتانی ئەمە ئەوان ماوەتە ئیمڕۆ مرۆڤایەتی زیای کردووە، مسڵمانان حەسەناتەکەن و ئەیەن بە چاکە ئەیەن بە فەقیرەکان. ئەی ئەوەیە ئەو مەدرسە بۆ مەدرسە کۆرە تاڕەماشە ناشرین مەکە. ئەرێ خوا گەنموجۆی بۆ چی بوو؟ بەس پێم بڵێ خوا گەنموجۆی بۆ چی بوو؟ تۆ بۆ ئەوە دەبەنگ و ئەحمەقی بۆ ئەوە پێت ئەڵێم خوا چوار مرۆڤی دروست کردووە، زیای کردووە، خوا عیلمی پێ بووە، زانیوێتی مرۆڤایەتی زیای ئەکا و چوار ئەحمەقی وەکو تۆ ئەساس زیاکە لۆشتانە سەردەر ناکە. هەی دەبەنگ ئەبووەسە هەر بەڕاستی نییە، بەڕاستی ئێوە ئەحمەقن، هەر بەجددی ئێوە ئەحمەق. باشەوە گریمان خی گەورە نەنای ئەو باشە ئەو دەمەوەی خوارکە ئەوە جگەرەشم نەماوە بریا جگەرێت دەست پێم بگەێت جگەرێکشی باە بە منارەمە هەموو جگەرە چێ سێ تەلاقم کە دوێ سەلوانە بڵ عراقشدا نابێ ئێوە هەر لە ژێرەوە هەموو شتێکەکەن. ئەوە نییە ئەڵێ بێ بۆ لای من نیکاحتەکەم بە شەرعی ئەوە سەر جادەی وتی دەستم پێ و بگە نیکاحتەکەم. ئەحمەقێکی وتۆ خۆ لە شەرع نازانێت نیکاحکردن زانشی ئەو کەم بە کۆیلە کە کردمی بە کۆیلایی تە ماڵەکەمە خزمەت مەگە کە خزمەتیشم کردش کات شەهوەتم لێ و جوڵە نیکاحیش دەکەم. تەوامان تۆ بوەستە کورە زانم هەمووتان شەروال پیسن، هەمووتان شەروال پیسن. کۆرە ئێوە هیچی پێ باس قسەی هیچی پێ قسەکانەتەوە کە بەرێرەوە یەکێک نایەڵی کاکە نایەڵی قسە بکە کفرەکەی ناشرینەکەی چۆن قبوڵەکەم کفرکەی. گریمان خواویستی تاقیکاتەوە ویستی هین تاقیکاتەوە، قابیل و هابیل تاقیکاتەوە بە چی پیاڵێن بە کامیان ئاژەڵێکی باش ئەکەن بە حەسەنات بۆ خوا یا کامیانکی باشەکە بە حەسەنات بۆ خوا. باشە خوا بۆ تاقییانەکاتەوە ینی نازانێت دوار ڕۆژی ئەم دوانەیە بێ بەچی چۆن نازانێت بێ بەچی بەس پێم وتی ئادەم و حەوای چۆن تاقی و قابیلیشی ئەحمەقێکی وەکو بۆچی تاقییانەکات مسلمانێکی وەکو منیش تاقی ئەکاتەوە. ئەوە نیە تۆشی تاقی کردوێتەوە، ئەوە نیست کردی بە پەنی زەمانە لەو دنیاش خوازانێت چی دیێگە إلى أسفل السافلين وبئس المصير إن شاء الله. هەتا ئێستا لە سەرەتاوە هەتا ئێستا کە هاتووم یەک جوابوو نەبوو خواکەش بێ جوابی پێڵم علم عند الله ئەمە یەک دوو الله عز وجل خۆی میلی لەسەر بوو ئەو شتە ببێ. ئەرێ تۆ بۆ ئەوەی ئەبێڵە بزانە من دەبەنگم یا خواکەی ئێوە یا چیرۆک نووسەکە دەبەنگە واوەشی لە بەردەست بووتە ئا بە پشتی دەست بمای بە ناوی دەمتا فەڵق من خوارە کردی کفر مەکە. باشە گریمان ئەوە شتەکەی بۆ حەسەناتە و تاقیکردنەوە و دەتاقیکردنەوەکەیە قابیل و هابیلی دا بە شەڕ. باشە قابیل و هابیل ئەبێ بە شەڕیان. قابیل زرمە لە هابیل هەڵە سێنەوەکو سەگەی تۆپێنێ. استەغفر الله کورە جەنابەوەکو سەگە تۆپێن کاکە ئەی کوژێ. باشە پێم مەبڕە ئەی کوژێ. باشە قابیل هابیلە کوژێ. باشە یعنی کەسێک بتوانێت براکەی خۆی بکوژێ هیچ نییە، کێشەی تەنها خستنە چاڵی هەیە، کێشەی ئەوەی هەیە ئەم جەنازەیە چی لێ بکات؟
باڵێ خوا قەلە ڕەشێکی بۆ بنێرێ قەلە ڕەشێکی کەش بە کوش بە قەلە ڕەشێکی کە بۆ ئەوەی بۆچی بۆ ئەوەی فێریکە قەلە ڕەشەکە بکەوێتە خوارەوە قەلە ڕەشەکەی کە بە دەنوک چاڵ هەڵکەنێ و قەلە ڕەشەکە پشە ئەو قەلە ڕەشەی کوشتوێتی بیشارێتەوە بۆی پیشانی قابلی یا هابلی برای بشارێتەوە علمی خۆی دیایە بۆی مرۆڤ فێر بێ بۆیە سەد چەند ئەحمەقێکی علمەکەیم پێ بڵێ علمەکەیم پێ بڵێ علمەکەی لە چیایە ئەحمەق بۆنەوەی ئەم ڕۆماوەتەوە علمە بۆنەوەی یانی نێتوانی بە شتێک پێ ئەو هەمووی خەڵکی ئەمرێ کاونی هەمووی خەڵکی لێ ئەمرێەوەی خاتە ژێر خاکەوە ئەو ماوەتەوە ئەی باشە قابلی سەگی سەگ باب تاوانی کردووە قەلە ڕەش بۆ کوژێ بە ئاسمانەوە ئەحمەق دەبەن کفر مەکە ئەوانە هەر هەمووی بوونەوەری خوان خوا چی بێ وای لەکە تۆ ئەحمەقیە لە چی ئەوە بوونە کفرەکەی کەواتە خواکەی ئێوە خوایەکی بێ ئەخلاق بێ ئابڕوو بێ منهەج ئەستەغفیرڵڵا بەسە قش بش بەسە ئێ ئاخر واکە کاکە هاتووە قابل و هابل تاقیەکاتەوە دیارە نەتیجەکەی نازانم من کاتێک کە شتێک تاقیەکەمەوە نەتیجەکەی نازانم هاتووە ئادەم و حەوا تاقیەکاتەوە دیارە نەتیجەکەی نازانم ئەوانەی لەو کاتیان ڕوویاون کە هەمووی 6 مرۆڤ لەسەر زەوی بووە 8 مرۆڤ 10 مرۆڤ 12 مرۆڤ لەسەر زەوی بووە ئەوانە تاقیکردنەوەی پێکردون و دەرز وەرگیراوە لە تاقیکردنەوەی ئەوانە دەرز وەرگیراوە ئەحمەقێکی وەکو تۆ ئێستا بزانی بەرنامەی ژیانی چییە دەست لە کوشتن وەرگیراوە بەڵێ دەست لە کوشتن وەرگیراوە بۆ ئێستا ڕۆژانە یەک کەس ناکوژرێت لە دقەیەکە ئەحمەق بۆست ئەڵێ یەکەم سکی ئادەم کچێکی بوو کچەکەشی لەسەر بێ ئەخلاقی کوژراوە خۆ لەو کاتەیە نەقابل هەبوو نەهابل هەبوو ئەڵێ یەکەم سکی ئادەم کچێک بووە ناویشی حەناقێ باشە ئەم کچە لەسەر بێ ئەخلاقی کوژراوە ئایا بێ ئەخلاقی لەگەڵ کێیا کرد لەگەڵ ئادەما کردی خۆ خوش کێری نییە خۆخوا نامێک بێ کێرە چونکە کێرەکەی خۆی لەلای کەرە لەگەڵ خوایە کردی بۆسە قشتە ڕەتیزەوە ئەوە کەفر مەکە خوا ئەو دەمە خوارکە مەلعون باشە کفر ناکەم آخر ناتوانانی ئەم بابەتانە بژێڕیتەوە و بەڕاستی شی نەکەیتەوە حەناقە ئەحمەق ئەکە من لە تو ئەحمەقترم کە ڕێگە و پێم قسە بکەی قسە بکە بەس کفر مەکە ئەحمەق دەبەن ئەو خەمە سەرم باشە قشتە ڕەتیزە من بۆچی بێمە سەرسەری تۆ ئێوە هەموو ئەخلاقتانەوەیە دایما ئەوەیە گڕگی وەکوین ئەڵێم ئەم ئافرەتە لەسەر بێ ئەخلاقی کوژرا بێ ئەخلاقی لەگەڵ کێیا کرد خۆ لەو کات خۆ ناکرێ حەناقە هاتبێ نێرەکەری لە خۆی نات ئەکرێ نات ئادەمە ڕۆڵە باوکێتی جا ئەمانە هەر بەشتیرە و تایفە خوێڕی و سەگ و سەگ بابنەوانەیە ئەحمەقی کفر مەکە هەی دەبەن هەی نەجس خوای گەورە ئادەمی دروست کردووە لە ئادەم حەوای دەرهێناوە هاتوونەتە سەر زەوی لەسەر زەوی کەسکیان بووە خوای گەورە ئەمری ئیلاهی بووە کە ئەم خوشکۆنەوە ئەو برایانە لە یەکتری مارەکەن بۆەوەی مرۆڤایەتی زیابێ چوار ئەحمەقی وەکو تۆی لێ بکەوێتەوە ئەوە بووە باسی ئەو خوشک و برایانە ناکەم ئەڵێن سکی یەکەمی ئادەم کچێک بووە ئەم کچە ناوی حەناقە بووە ئەم کچە لەسەر بێ ئەخلاقی لە ناو براوە یعنی کوڕی نەبووە ئەم کچە بە یەکەم مناڵی کچێک بووە یەک کچ بوو ئەم کچە لەسەر بێ ئەخلاقی کوژراوە ئایا ئەم کچە هەر بەڕاستی ئەمە لە حەدیث هاتوو حەدیثە چێڵە صحیح حەزەکە دوای بۆ تەنێر حەدیثە صحیح نییە ئەیدر ئەمە حەدیثەوە هاتوو باشە حەدیث چواری وەکو تۆی ژێڕێتەوە درۆ دەلەسێ دروستەکە حەناقە و نازانم چی باوەڕکە تاسە نازانم هەر هابیل و قابیل دەزانم مناڵەکانی ئادەم ناویان چییە ئەم حەناقە و حەلاقەیە و لەکوێوە هێنا ئەحمەق باشە یەکدەم باشە ئێوە ناڵێن بۆ نمونە ئێستا زۆر جار بە ئێمەمانان ئەڵێن ئێوە ئەگەر باوەڕتان بەخوانیە بۆ ناچن سواری خوشک و دایکی خۆتان وایە زۆر جارم قسەیمان بیستان ئەوە قسەی مەلاکان نییە ئەوە قسەی مامۆساکانی مامۆساشمان هەیە خۆ مامۆسامان هەیە مەجموعەیەک ئەحمەق لە دوایەوە ئەڵێ ئەو کەسەی کە وایە خوا حەیوا حشمەتی بشکێنێ لە دایکیەوە لە خوشکیەوە لە ژنیەوە ئەو مەلایە ئەحمەقە و مەجموعەیە ئەحمەقیش پەروەردەکە
تۆ ئەگەر ئەحمەقیەک بکەی دایکی داماوە بڵێ چی تۆ ئەگەر ئەحمەقیەک بکەی خوشکی داماوە بڵێ چی خۆ هەموو مامۆساکان وانی چەند مامۆساکی ئەحمەقە و چەند ئەحمەقێکیش پەروەردەکایەت بەرەو ڕووی تۆ ئەحمەقیاکە ئەوەیە مەسەلەکە نه ئەوە زۆر وابزانم بارانەکەن لەوێ وابزانم کەسمان لەژێر ئەو ئینایە دەرنەچوون کە باوەڕێ بەخوا نییە بۆ ناچی سواری خوشکی خۆ بوو بەشە زانی تۆ کوڕی کورە هەی ئەحمەقی هەیدەبن هەی ئەحمەقی هەیدەبن وەکو پێم وتی موسڵمان هەر هەمووی بەعام ئەو قسەیە ناکە چەند جاهیلۆچکەیەکی ئەحمەقی دەبنن لە بەردەستی چەند مامۆسایەکی درۆزن و ساختەچیە من پێتڵم مامۆسای درۆزنی ساختەچیمان هەیە وەکو پێم وتی ئێستا کفر ئەەکەی تۆ ئێستا شەک لەشکێنی تۆ ئێستا قسەی نابەجێ ئەەکەی دایکی داماوە بڵێ چی خوشکی داماوە بڵێ چی ژنەکە ئەگەمەکە خۆی داماوە کردێ ناکچی داماوە بڵێ چی هەتا من بێم قسە بە خوشک و دایک و کچی تۆ بڵێم بەڵام ئەوانە جاهیلن هیچ نەزانن ئەحمەقن وەکوی تۆ وان خۆ هیچ فەرقێکی لەگەڵ تۆیە ئایا جایزە برا سواری خوشکی خۆی ببێ لەم سەردەمەیان نەخێر خوا ڕێگەی پێنەیە خوا حرامی کردووە ئەی تۆ ئەزانی تۆ لە نەوەی خوشک و برایەکیت بەڵێ خوا مەیلی لەسەر بووە مەلی لەسەر لەسەر ئەم ئەدەبی مەکە ئەو بێئەدەبی مەکە کە خوا گوتی بیکە تەواو ناکرێ ئەخ نابێت چۆنە بێ خوا ینی کەواتە تۆ چیت ئەحمەق تۆ چی لە ئاستی کەلامی خوایڵێ نە کەواتە سەرچاوەی بێ ئەخلاق تۆ قسەی خوا چاکەی قسەی خوا بڵێم قسەی ڕێک نییە ڕێکێکم ئەحمەق بڕۆ تۆ جێبە چاوەی بێ ئەخلاقیەکە خوا خۆیەتی لێرە ئەیهێنێ قابیل و هابیل تاقیە کاتەوە قابیل چی پێڵێن قابیل دەرناچێ هابیل دەرەچێت تووڕەیەکە لە هابیلە کوژێ دوای ئەوە کێشەی شاردنەوەی هەیە قەلەڕەشێک گێنێ بە قەلەڕەشێک کێ یا بە کوشت و بەدەن و چاڵی بۆڵەکەنێ بۆ ئەوەی قابیل فێرکا براگەی چۆن خۆی چۆن بشارێتەوە دوای قابیلیت خوشکەکەی خۆی ئەو خوشکەی کە لە هەمانسکی بووە لەبەرەوەی جوان بووە ئەی هێنێ و ئەیێنێ بۆ خوارەوە و دوورێ خاتەوە و سێکسەکە و مناڵ دروست دەکات و تۆنەوەی ئەوانیت باشە تۆنەوەی ئەوانی گەورم بووە ئەحمەقێکی وەکوتۆ بە هەتا ئێوارە بفڵتێنێ ئەحمەقێکی وەکوتۆ هەتا ئێستا هەر لێسە تابانی لە ورجی خۆی هەڵڵا با خۆی شاپتەڕێنکە ئەوە ئەڵڵاه و توێتی ئەدی تۆ چیت ئەحمەق لە ئاستی خۆی چۆن قسەکەی تۆ ئەزانی چی من نەک لە ئاستی خوایە خوازانی لەکوایە خوا ڕاد لە ژێر پێی منایە من وەکو نەعل بڕۆ تۆ زیێ خاو کەرۆ نەختێت جێڵی لێ بە ئاوا لای بەدیژین با جوان بێ ئەنجا باسی گرنگ نییە چەنی تو پێوەیە گرنگ ئەوەیە چەندێ شت لە ژێریایەتی ئێوەش هیوادارمکە باوەڕکەلەوەچێ کای هاجارن ماسکیان نەفرۆش بەرمەنجەڵ کاکە ئەو کایلی تایە چی تایە تو مێشتی تۆ لە مامۆستا تۆ ڕەفیقی مامۆستایکەوە هەیە ڕەفیقی مەلاوشتیکەوە هەیە جاوەکەی کەی پێویست بێتەوەکەوە تاسە پرسەری هاوڕێ و برادر و براو ئامۆزای تۆم لە تۆ کردوتەوە پرسیارە لەم نەکەی نا کاکە ئەڵێم یەک دوانێک لەوانە بێنە بەڕاستی تۆ بەس هێرشەکەی هیچیکە نییە بەڵێ هێرشەکەم تۆ قسە بە خوای گەورە و جەلالە لە چۆن قسە ناکەم ئەحمەق زانی چیە خەتای تۆ نییە بۆ خەتای تۆ نییە ئەو شۆش باسم کرد بۆ خەتای تۆ نییە خەتای موفتەخۆرەکانی موفتیەکانی کوردستان داریشتم بەس خوا لە قوڕێنێ گوێ بگرە خۆچوان مامۆستا دەمی بەس بۆ ئەوە من نیم سوکایەتی بەخواکەم ئەو کەسەیەک کە قورئانەکەی نووسیوەتەوە بە ناوی خواوە و سوکایەتی بەخواکە کە خوای وەکو حەشە حازری وەکو گەواد وەکو سەرسەری وەکو پیاوکوژ وەکو قەحبەباز وەکو ینی هەموو شتەکان وەکو ئەوەینە برادران داوای قسەکەن ئەو برادرەوە زانم زیاتر لە دەزانمۆستاکەیان بێ ئەبێ قوتابیەکان چۆن بن ئەوەی ترەوەیان باش توانی برادرانی کە وەرگری برادرانی کە قسان لەگەڵا بکە نازان من هیچ وەڵامێکم لە تۆ وەرنەگرت هیچ وەڵام کورە ئەحمەق پێتەڵم ئەوە خوا مەیلی لەسەر بووە خوا ویستی لەسەر بووە خوا ویستێتی ببێ خوا خۆی ڕازی بووە ئاهێ کە خوا ڕازی بوو خوا ویستی لەسەر بوو خوا وتی ئەمەی کرد ئەحمەقێکی دەبنگنی قش بژی قشتە ڕەتیزەی وەکو تۆ چێ تاکو بڵێ ئەبێ یان نەبێ دەمولجمەیە بەیەکا کردوتە بە کفتەی مووسڵ تۆزە جوان بۆ سەر گوێ بگرە ئەحمەق دەماچێرینم چی بکەم ئەوەش کاری خواکەی توێ تۆ نابێ ئەوە تۆ بزانێکەوە لە ناشرینی بەزانی بۆچی چیە ئەزای بۆچی وای با پێڵم تۆ ئەڵێ بۆ هەمووی جوان نەکرد
دوو کشی دروست کرد خۆی گەورە یەکیان ناشرین و نابود بوو ڕێک وەکو دۆوا بوو ئەوەی تۆ نەوەی ئەو ناشرینەکەیانی ئەوێ ئەسا تێگەشتی حاڵی بووی ئەوە تۆپی منەوەی ئەو نیم من خۆم بەنەوەی ئادەم و حەوا نازانم دەبڕۆ ئەحمەق خۆ بەدەمی خۆ نییە بڕۆ داماو تۆ بڕۆ هەی با پیرەقات چاک بزانی لە ساڵی 2007 مەجموعەیە دکتۆر کۆبوونەوە لە نیویۆرک جادەیەکی تایە ساڵانە کارناڤاڵێکی تیاکرێت لە هەموو عالەمەوە خەڵکە چێ بۆ ئەوێ فحسی DNA هەمیان کردووە هەر هەمان ئەچنۆ سەر یەک قەبیلە لە ئەفریقایەوە بزانم نایجیریایە شوێنێکی وایە هەر هەموو مرۆڤاتی سینی تیا بووە ئەمریکی تیا بووە هەندی سوئی تیا بووە هەر هەمووی بەچەنەها پشت ئەچنۆ سەر ئەو قەبیلەی لە ئەفریقان هەر هەموو DNA عالم ڕێک طبعی ئەوەی ئەو قەبیلەی ئەفریقایە کەسەوە علم وا دەرێت احتمال هەیە کورت و مختصر بڵێ ئێمە لە نەوەی قابیل و خوشکەکەی بەڵێ باش کەواتە هەر هەمومان هەتیوە زۆڵین هەر هەمومان زۆڵین ئەوە تا چونکە تۆ ئەڵێ ئەستەغفر الله من وا ناڵم بەس بەدەمی تۆ بڵێ زۆڵ بوو ئەوە تا ئەحمەقێکی بوو توی لێ دەرچوو چۆن هەمومان زۆڵین هەمومان تۆ لەو ژنە ناشرینەکەی قشتە ڕەتیزە بڕۆ قژێ خاوکەرەوە نەختێ جێڵی لێ بەشکم باش بێت تۆش هەر لەو ژنەی چونکە ئێمە هەر هەمومان کێشەم نییە هەر هەمومان باپیرەمان قابلە پیا و کوژە من شانازەکەم الحەمدولله موسڵمانم لە نەوەی هابیل و قابیل و ئادەم و حەوام الحەمدولله نەوەی هابیل نین گۆڵە نەوەی هابیل نین هابیلیان وەکو سەق تۆپان استغفر الله لا حول ولا قوة إلا بالله لە باشە دەی بڕۆ بەلای میوانەکانتەوە ئەوە من باش تێکە پێ بڵێم دیسان بڕۆ ڕاکە بە قوربان مەزن جەران بەخێرایی بڕۆ تۆپەکە بێنەرە تۆپەکە یەکێکم پێڵە بۆ ساحەی ئەودی ڕاکە ئەو تۆپە جوان بێنەرەوە ئەحمەق ئەمانە تۆسی هەموو کفرەکەیکن خوا دەمتان خوارکە نەوەکانی سەلاحەدینی ئەیوبی نەوەکانی کاک ئەحمەدی شێخ نەوەکانی سوڵتان مزەفەر چیان لێ هاتووە حەق خوا لە ناوی دەمتان وەرێ باشە کاکەزام چییە هەڵێ وەرم گرا ئەمە زۆر داواکە بزانم ئەمە چییە زۆر داوا خوا بە قوربانی بەشە تووشی چ ڕۆژێ بوون لەگەڵ ئەمانەیە کەسێ نەهاوشوا قسێ سڵاو مامۆستا باشی عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه سەلامی خوارد لێبێ باشی مامۆستا گیان عەلەینا وعەلەیکم وعەلەیکم السەلام زۆر زانم گیان دەنگە بڕا گوێم لێ نەبوو گوتی چی زۆر سوپاس ئەڵێم من ناوم هاوبیرە پێم خۆشە ناوی بەڕێزی ش بزانم ناوەکەم نووسراوە بە قوربانم فەرموو ببوورە هەر یەکسەر ڕاستەوخۆ لایڤەکە و کرابوو یەکسەر چوومە سەری هیچم نەکرد گوێم لە قسەی تۆ بەناو ناکە ئێمە مناقەشەیەک هەیە ئەیکەین فەرموو من لە خزمەتتان پێویست ناکات تۆ ناوی خۆتم پێ زۆر تەبیعیە ناوم هاوبیرە هاوبیر مامۆستا گیان پێی بە قوربانە بم هاوبیر دەست سەر و سەر چاوم قسەکە گرنگ لێرەیە قسەیە بۆ من بۆ ئەو خەڵکە گرنگ ناو نییە گرنگ قسەیە زۆر باشە من وەکو باوەڕدار وەکو دین من دینم نییە بەس باوەڕداری مەسیحم خۆشە قسە بکەین بە یەکۆ پێت خۆشە فەرمووی پرسیارەکە و چێ بیکە پرسیارەکەی من ئەوەیە باسی قابیل و هابیلت کرد باسی خوشک و برات کرد زۆر باسی مچیر بووی لەسەر ئەوەی کە محەممەد نێردراوی خوایە و خۆشەویستی خوایە باسی ئەوەت کرد کە لە غێری ئەو خوایی کە محەممەد باسی ئەکا و قورئان باسی ئەکا هیچ شتێکی تر بوونی نییە بەڵێ قسەی ئەوان ڕاست و دروستە بەڵێ باشە یەک پرسیارە لێ یەکەم بەس ئەمەوێ دەقیق بۆم بکەیتەوە بە کوردی ئەگەر بە دەقیق بۆم نەکەیتەوە بە کوردی من دقیقەکەی ئەڵێم و دوای لەوانەیە ئەڵێ پرسیارەکەم بەڵێ پرسیارەکە و چیە دقیق بیکە من پرسیارەکە دقیق لێ یەکەم بەڵام ئەیشمەوێت تۆ نامەوێت بەڕێزە جوابم بێتەوە مەجالم بە مامۆستا گیان لە هەموو مەسیحا بگەڕێ لە هەموو مەسیحیا بگەڕێ هاوبیر ناویتیانە ئەمە یەک من ناوم من کوردم بابە هاوبیر یعنی کورد
نەک یعنی بابا مەسیح جان من کوردم هاوبی يعني هاوبي هاو فكر نك يعني كرد هاوبي يعني هاو فكر یعنی بیر و بۆچوون یەک فکر بەڵێ 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 مامۆستاگیان اما او تو مسلمان بووی خۆی کردو بە مەسیحی ئەمە ڕاستە من مسلمان نەبووم من هەر باوەڕم بە هیچ شتێک نەبووە ئێستا باوەڕم بە مەسیحێت هەیە ڕاست ناکەی مسلمان بووی لە دایک و باوکیشی مسلمان بووی خۆ کردو بە مەسیحی نەخێر 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 غەڵەتی من باشە. مامۆستا من ئازادم خۆم چ دنیا ئێستا مەجالم هەیە پرسیارەکە بکەم مامۆستاگیان نه بەڵێ دایکی تو یەکەم جار ڕاست ناکەی ئەڵێ من هەر مەسیحی بووم دایک و باوکە مسلمان بۆ تۆ خۆ کردو بە مەسیحی من دایک و باو مامۆستاگیان من دایک و باوکم مسلمان بێ مەسیح بێ یەهود بێ داونلۆد نەکراوی لە ئەنتەرنێتەوە بابە داونلۆدیان کردووی دایان بەزانێتی بە مەسیحی هاتوێتی کە تۆ دایک و باوکە مسلمان بوو خۆش مسلمانی ئەی باشە ئەگەر دایک و باوکی من کابرایەکی یەهود و ئیسرائیلی بووە تۆ چیتە کرد دایک و باوکی تۆ کابرایەکی یەهودی ئیسرائیلی بووە تۆش یەهودە بووی تۆ مەڵێ من هەر مەسیح بووم مەسیحی خۆ داونلۆد نەکراوی لە ئەنتەرنێت مامۆستامانەی وایە ئەم پرسیارەی کە تۆ ئێستا لە منی ئەەکەی ئەڵی دایک و باوکە مسلمان بووە دەبۆ معلوماتە من دایک و باوکم مەسیحیە مامۆستاگیان من ویستم پرسیارێکی تر لێ بکەم بەڵام تۆ بردە بارێکی تر بە قوربانە خەڵک زۆرە ناسم لە مەسیحیەکانی سلێمانیە من لە سلێمانی نیم ببوورە من لە عێراق و کوردستان نیم ببوورە مامۆستاگیان پرسیارەکە و بیکە دۆڵی تەرجمە و چی مەخسەمە پرسیارەکەمە هاوبێجیان تۆ بۆچی مەسیحی هەڵبژاردووە لەبەر ئەمە پرسیارێک وایە با من آخر من ویستم پرسیارێکت لێ بکەم تۆ مامۆسای ئەڵێ پرسیارێمەوە جانەکەم تۆ یەکەم جار هاتووی باسی ناوەکەی ئەمە یەک ناومە پێویستمان بە ناو نیە خەڵکە پێویستی بە ناو نیە دووەمەڵی پرسیارم بەسە با بۆ ڕوونکەمەوە با قوربان با بۆ ڕوونکەم ئەڵی پرسیارم هەیە ئەڵەم فەرموو پرسیارەکە بکە کاچی پرسیارەکە هەر یەکسە بوو بە داواکاری ئەڵی تەرجمەم بۆ بکە ئەمە پرسیارێتە یا داواکاریە تۆ یا بڵێ داواکاریم هەیە یا بڵێ پرسیارم هەیە پرسیارەکەش هەیە ئەوە من جوو ئەگرم هاوڕێیان ئەوە 400 کەس لە خەتایە فەرموو پرسیارەکە بکە من مامۆستاگیان تۆ ئەگەر مەجای من نەیە قسە بکەم چۆنی پرسیارە لێ بکەم تۆ گوێ لە من بگرە با من قسەکەم تەواو بکەم تۆ جوابم بەرەوە جوابەکە ڕاست بوو ئەڵێم زۆر سوپاس قسەکە ڕاستە جوابەکەش ڕاست نەبوو ئەڵەم مامۆستاگیان وانیە خوا حافیز باشە براکەم بەس داواکاری مامۆستاگیان هەموو مسلمانێک هەموو ئیسلامێک لە هەموو شوێنێکە من گوێم تێوەیەتی ئاگادارم گوێم لە وشەیان ئەبێ بەکارهێنن وشەی صلی الله عليه وسلم بۆم بکە بە کوردی مامۆستا صلى الله عليه وسلم وعلى السلام صلاة وسلامي خوي لسر بيت شو علي سلام علي اشتي بمعنى اويد سلامي خوي لسر سلام بله صلي الله عليه وسلم صلاة يعني نوش صلي يعني نوش نوش يعني سلام صلوات اشتيجي جاي صلي اشتيجي جاي باشا يك برسيار لديني اسلاما نردراو يعني مقصدم پیغمبر وشي نردراو گەورەیە یا خوا گەورەیە خوا نردراوی نردووە بەڵێ لە چ کاتێکا بووە خوایەک هەموو شتەکانی بەدەستە نێردراوەکەی دروست کردووە کەسەکانی دروست کردووە دینەکەی دروست کردووە کەلامەکەی دروست کردووە نردوێتی چ پێویستی بەوە هەیە سوجدە بۆ نێردراوێک بنێرێکەوە کۆم عەبدانەی تر کە ئیسلام بە ئینسان ئەڵێ عەبد مامۆستا با پرسیارەکەم تەواو بکەم نوێش نایەت بە معنای نوێش نایەت سڵاوات جیایە و سەڵات جیایە کاکە مامۆستا گوێ لە کەلیمەکە بگرە صلی الله عليه وسلم من لە قورعانە خوێندوومەتەوە لەسەرەوە لە بەعزێ شوێنە لە چەندین حەدیثانە هەیە الله صلي الله عليه وسلم صلى الله على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم الله شون بو إبراهيمش أو صلوات الناردو أبو أماني شي بنيرة نيوتو نيوجي كردو أبو إبراهيم نيوجيش بو محمد كا أما قصي قور بابا برايمن تو أيتو أولا بيسوا الله كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم أي أما أليتي برايكي مسلمانم لابو يسا برسيارة كم ليكرد قورآن خوێنە و ختمی قورآانی کردووە ئێستا پرسیارم لێ کرد جوابی منی هەبوو لەسەر پرسیارەکە من گوێ بگرە مامۆستاگیان تۆ بە ئەوگو مەسیحیە تۆڵی عیسا کوڕی خوایە ئەمە یەک ئەسڵا مەکتێبی لە ساڵی 2003 کتێبێکم خوێندەوە چۆڵی سونە و شیعە لە مەسیحیشە ئەمان شێوە دوو باشن ئەسڵا من کتێبێکی مەسیح لە ساڵی 1910 زایانەی مەسیح
کەوایان بۆ ئەچن خوا خۆی دانیشتووە مەسیح هاتە شوێنی بۆیە حربی عالەمی یەکەم و دووەمی هێنا هەچی خراپەکان بوو لە ناوی برد بابە ئێوە بۆ ئەڵێن تە مناقەشەی چی لەگەڵ تۆی بکەم ئەی هاوار مامۆساگیان تۆ من بە پیاوێکی خراپ بەزانی و مناقەشەی چیم لەگەڵا بکەی من پیاوی خراپ نییە هیچ کەسی خراپ نییە بەڵام فکرەی دینی شتێکی کەیە من ژیانی مامۆسا من باوەڕم هەیە باوەڕ من حرامە لەگەڵ سەکەم ئەوان کوڕ ئەستەغفر الله کوڕی خوا لا حول ولا قوة إلا بالله باوەکە کتێب خوێندێتەوە ساڵی 2023 ئەڵێ جا پرۆستات و کاتۆلیک پرۆستاتەکە وازان پرۆستەکەم واڵێ ئەڵێ خوا چۆڵێک و تەقاوت و عیسا حکمی کرد و حربی عالەمی یەکەم و دووەمی دروست کردەوە هەڵشەڕانە ئەم خەڵکانەی لەناو بردووە بابەیژەن ئاش هاتووی لێرە باسی ئەوێ بوێ بە قەشەی مەسیحی هێن بۆ بڵاوکاتەوە ئەڵێ نوێژ لەسەر مەحەمەد ئەستەغفر الله كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم شلون بو أوان صلواتك بو أماني شيبك رحمة دم موش بو بناموس چوار كز ناو هر دو قسي باشكا هر شي هاو يشي باسي مسيح و استغفر الله وكفرك اصلا بدرزو بداوايك بزارم ما ولا خطا اگر او ما بيد يقلينك چونك لي كم كسو او داوايك اكسي انا برا كان داواي لبردن تاني كم شو درنگ ومنيش باني اشم هي خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکە ئەو کەسی شایانی هیدایەتە خوا هیدایەتی بە ئەوەشی شایانی هیدایەت نییە خوا لە ناوی دەمی بە إلى أسفل السافلين وبئس المصير إن شاء الله شەوێکی شاد بۆ هەموو لایە چاوتان ماچەکەم کاتێکی خۆش سەرسەر و سەرچاوم خوای گەورە دەست بە باڵتان ببرێ خوای گەورە لەسەر سرات المستەقیم تان هێڵێتەوە إن شاء الله بإذن خواتو تعالى شەو شاد بۆ هەموو لایە کاتێکی خۆش چاوتان ماچەکەم بە ئامانی خوایە بن إن شاء الله